الله لێبێت باسی خات و ئاواتی گۆڵ چۆنی بەسۆز گیان الحەمدوللا من باسم هیوای باسی بۆ تۆ هاوکارانە ئەخوازم عەزیزم خۆشحاڵ بووم ئەم شەیەکەم بۆ وەرگیرە سپاس دەکەم بەسۆز خان من خۆشحاڵتر بووم کە تۆ بتوانین دووبارە پەیوەندیەکە وەربگریتەوە دڵساقم یاخوا هەمیشە لە خۆشیابی خات و ئاتونی گۆڵ بەڕاستی بەرنامەکە و زۆر جوانە و دیخ و کردوتەوە لە دڵی هەموو بینەرانە بەڕاستی سپاس دەکەم بە قوربان بەسۆز خان ئامادە بچین لای پرسیار گیانەکان فەرموو هیوادارم پرسیارێکی سوک بێ خات و ئاوات ئینشاءڵڵا بەسۆز خان ئینشاءڵڵا گیان دراوی وڵاتی فەڵەستین چییە؟ ڕیاڵ، دینار، یۆرۆ، کرۆن. وڵاتی فەڵەستین دراوی وڵاتی فەڵەستین وڵایی خات و وڵای با بیرێکی لێ بکەمەوە بۆ خوار زانیاری نییە خات و ئاواتیان وڵاتی فەڵەستین کاتت تەواو ئەبێت بەسۆز باسە خات و ئاواتیان ئێستا پێت ئاڵێم کاتت تەواو بوو بەسۆز پرسیارێکە هەڵبژێرە باسە گیان ئێستا هەڵێرم با وڵی زانیاری نییە با کرۆن بێت کرۆن وەرئەگرین بەداخەوە بەسۆز وەڵامەکەت هەڵە بوو کاتێکی خۆش بۆ تۆ خوارد